ئازیزانی من سڵاوتان لێبێت بەدەر لە چالاکی ئەمڕۆ گوێویستی ئەم چیرۆکە ڕاستەقینەیە و ناخەژێنە ببن. دایکی سۆرانی مامەحەمە لە نەخۆشخانەیە و بە دیار کچە نەخۆشەکەیەتی لە پڕ گوێی لە دەنگەدەنگ و هاوار هاوار دەبێت کە تەرمی کەسێکی گەنج جوان و جاحێڵ بە نەخۆشخانەکەدا دێتە ژوورەوە. دایکی سۆران دەڵێت ئاخۆ دەبێ ئێستا حاڵی دایکی چۆن بێت. دواتر کەسێک دێتە سەرەوە و دەڵێت دایکی سۆران واوەیلا بە حاڵت ئەو کەسێک کە هاتە ژوورەوە سۆرانی مامەحەمە بوو. ئەزیزانی من ئەمڕۆ لە بەردەم کۆنسوڵخانەی عێراق لە شاری لەندەن چالاکیەک بەڕێوە چێت دەربارەی جوانەمەرگ سۆرانی مامەحەمە. ئێستاش دەستمە لای چالاکوانانە و لێدوانیان لێوە بۆ گەندەمان و چالاکوانانی ڕێکخراوی داکەوت ئەمڕۆ لە شاری لەندەن لە بەردەم کۆنسوڵخانەی عێراق بووینەتەوە بۆ یادکردنی شەهیدی قەڵەم سۆرانی مامەحەمە. جێگەی داخە دوای 17 ساڵ هێشتا بۆ کوژ و بکرانی هەم کردەوە تیرۆریسیە نەدراونەتە دادگا. لای ئێمەی ئازادی خوارد چ لە وڵاتی بەریتانیا چ لە هەر شوێنێکی دنیا بێ ئێمە خۆمان بە خاوەنی ئەو کەیسە دەزانین ئەو کەیسە لای ئێمە داناخێت تاکو بکوژانی ئەو کردەوە تیرۆریسیە بە سزای یاسایی خۆیان نەگەن. یادی 17 ساڵەیەکێک لە شەهیدەکانی قەڵەم سۆرانی مامەحەمەیە کە بەداخەوە لەلایەن دەمامکچەکانی پارتی و باوبەشی لەگەڵ جەلادەکانی یەکێتی لە کەرکووک و لە ماڵەکەی خۆیدا بە 7 فیشەک تیرۆر کرا. بەداخەوە بەهۆی نەبوونی یاسا و پشتگوێخستنی کەسی سۆرانی مامەحەمە وای کرد کوشتنی چالاکوانان و ڕۆژنامەنووسان و هاوڵاتیانی مەدەنی لە هەرێمی کوردستان ئاسانتر بێ بۆ هەردوو دەسەڵاتی یەکێتی و پارتی. هەروەکو بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوو تا جێگیری ئاسایشی بەڕێوەبەری ئاسایشی سۆران دەستڕێژی گولە لە خۆپیشاندەران دەکات و هاوڵاتی حەسەن ڕەحمان دەبێتە قوربانی لە کاتێکە بۆ ماوەی زیاتر لە 80 ڕۆژە موچەی نیهاتوتە سەر شەقام و داوای حەق و مافی خۆیەکە، بەڵام دەسەڵات بە تیرۆرکردن و بەڕفاندن و بەلێدان وەڵامی هاوڵاتیان دەداتەوە. ئەمەش دەسەلمێنێ حکومەتێکی مافیاگەرێتی هەیە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لەلایەن یەکێتی و پارتیوە، بۆیە پێویست دەکات بە زووترین کات ئەم دەسەڵاتە بڕوخێنرێ و ئەم زوڵم و نەعەدالەتە بووە سەماوەڕۆک و ئەندامانی ڕێکخراوی داکۆک وەکو چاڵاکوانان لێرە لە بەردەم باڵوستخانەی عێراق لە لەندەن کۆبووینەتەوە لە ساڵیادی تیرۆرکردنی شەهید سۆرانی مامەحەمە کە بەدەستێکی ڕێژ شەهید کراوە تیرۆر کراوە تا ئێستاش بکەرەکانی بەدادگا نەگەێنراون. لە ڕاستیدا ئازادی لە عێراق و لە هەرێمی کوردستان بە تایبەتی سنووردارە، ڕخنەگران چاڵاکوانەکان ناتوانن ڕخنە بگرن، ئازادی بەرتەسک کراوەتەوە کاڵ کراوەتەوە. هیوادارم ڕێکخراوەکانی مافی مرۆڤ نەتەوە یەکگرتوەکان ڕێکخراوەکانی تر زەخت بکەن لە دەسەڵاتی پارتیۆشێتی بۆەوەی بتوانن ڕخنەکان فراوانتر بکرێت و وەکی چێشێک دووزەمی بۆ ئازاد بپەزن. ئەمڕۆ ئێمە وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک حەساین بە یادکردنەوەی شەهیدی قەڵەم سۆرانی مامەحەمە کە 17 ساڵ لەمەوبەر بە دەستێکی لەرزۆک دەستێکی بنەماڵە شەهید کرا و هەروەها 81 ڕۆژ تێدەپەڕێ بەسەر بڕینی قوت و موچەی خەڵکیدا کە 2 ساڵە تانکەرەنەوت و تانکەرەنەوتەکانیان بە بەردەوامی نەوت ئاودی دەکەن ئیدانێ ئەو کارانەمان کرد. ئێمە ئەمڕۆ لە ساڵیادی تیرۆکردنی سۆرانی مامەحەمەدا چەند پامێکی گرنگمان بە گوێی بەرپرسانی یەکێتی و پارتیادا پێمانوتن کە بەسە تیرۆکردن کوشتنی ڕۆژنامەنووسان چالاکوانان و چونکە ترس و تیرۆر تۆقاندن ئێمە بێدەنگ ناکات و بەڵکو گڕوتینی زیاترمان پێدەبەخشێت و دڵنیامان کردنەوە کە ئێمە بەردەوام دەبین لە چالاکیەکانمان تا کۆتاییان بەم دەسەڵاتە فاشیلە و بەردەوام دەبین لە وەشارکردنەوەی تایکی کوردی تا جارێک تر زوڵم و ستەم لێ کەس و لایەنە قبوڵ نەکات. لە ساڵیادی یەکەم شەهیدی قەڵەم سۆرانی مامەحەمە ئێستاش وەکو چرکە ساتی تیرۆکردنی یەکەم دڵ و ڕۆح و ناخمان ژان دەکات. هەر یادێکت بۆ ئێمە بەڵێ نوێکردنەوەیەکە بۆ کارەکەمان. ئەو لەگەڵ چرکە ساتی شەهید بوونیدا پێی فەرمووی هێشتا زۆر زووە لەژێر حکومڕانی جوود بنەماڵەیی خەون بە کۆمەلگایەکەوە ببینین کەوا ئازادی ڕادەربنی تێدا ڕەها بێت. ئێمە دژی گەندەڵ دەنووسین بەڵام کەسی گەندەڵکان دەمان کوژین. وەکو چالاکوان و ئەندامی ڕێکخراوی داکۆک ئەستاین بە ئەنجامدانی خۆپیشاندانێک لە بەردەم خانەی کۆنسوڵخانەی عێراق بۆ یادی شەهیدی قەڵەم سۆرانی مامەحەمە کە 17 ساڵ تێدەپەڕێ بەسەر تیرۆرکردنی تا ئێستاش تاوانباران بە ئازادی دەسوڕێنەوە. بۆیە لێرەوە ئێمە بەردەوام دەبین تاوەکو تاوانباران ڕادستی یاسا دەکرێن و بەسە یاسایی خۆیان شاری لەدەن لە بەردەم کورسڵخانێتی عێراق کە تێیدا لێرە لە ساڵیادی شەهیدکردنی سۆرانی مامەحەمە کە 17 ساڵە بەسە شەهیدکردنیدا تێپەڕیوە تا ئێستا بکەرانی ئەمڕۆ داوە نەدراونەتە دادگا. بەڕاستی بۆ حکوومەتێک حیبە کە چەند ساڵە نەتوانن بکەرانی ئەم تاوانە دەستگیر بکەن و بیدەنە دادگا. بۆیە داوا دەکەم داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەم کە ئەو هەڵسنە سەر پێوە حکوومەتە لە ناوبوومبەن و بیگۆڕن. ئەو ڕۆژێکا کە سۆران شەهید کرا
ویژانەکان کەوتنە ژێر پرسیارەوە ئازادی ڕات بەدەربرین کەوتە ژێر پرسیارەوە قەڵەمەکان ترسی تیرۆریان لێ نوشت و ناحەزەکان هیواداری ناحەزان و بکەرانی ئەم کردە تیرۆریستە بدرێنە بەردەم دادگایەکی عادل بۆ ئەوەی بە حەقی ڕای خۆیان بکەن. سۆرانی مامەحەمە لە ساڵی 2008 لەناو ماڵەکەی خۆیدا لەلایەن شەنگارێکی سەر بەدەسەڵاتەوە تیرۆر کرا و تۆڵەی خوێنی سۆرانی مامەحەمە لە ملی دادگا و دادگەری دادی هەرێمی کوردستان با سەرەتا بە ناوی خۆی گەورە بەخشندە و مەهرەبان لەسەر ڕۆژی تیرۆرکردنی سۆرانی مامەحەمە ئەمڕۆ ئێمە هاتوونەتە ئێرە بە مەبەستی ئەوەی کە پێیان بڵێن نەک سۆرانی مامە هەزارانی وەکو سۆرانی مامەحەمە لێرە زوندی بۆتەوە و کە بۆ پێیان بڵێن کە لێرەوە پێیان بڵێن ناکۆکان و ناحەزانی دوژمنانی ئەم سەرسەختەی ئەمان بە هیچ شێوەیەک جێ قبولکردن نییە بە بۆنەی ئەوەی کە تیرۆرکردنی وەک سۆرانی مامەحەمە و کاوە گەرمیانی و هەزارانی وەک سۆرانی مامەحەمە و کاوە گەرمانی یادکردنەوەی تیرۆرکردنی سۆرانی مامەحەمە یادکردنەوەی خەباتی بەردەوامی نەوەیەکە خەباتێک کە ڕاوەسان ناناسێ شەڕی ڕاستەقینە هێشتا بەردەوامە شەڕێک بۆ بەدەستەبەری ئازادی و مافە سەرەتایەکانی خەڵکی هەرێمی کوردستان لەم شەڕەدا کەسانی وەک سۆرانی مامەحەمە و کاوە گەرمیانی و سەردەر عوسمان و گوداد حسێن تەنها قوربانی نین پاڵەوان و ڕەمزی بەرخۆدانن شەڕی خەڵک لەگەڵ دەسەڵاتی ئیستەمکار تاکو بەدەستهێنانی ماف و ئازادیەکان بەردەوامە بێ و لە ڕاوەستان ناوەست پەیامی بەڕێستان ئەوڕۆچی سەرەتا زۆر سپاسی بەڕێستانەکەم کە توانم لە ڕێگەی کەناڵەکەتانەوە قسەکەمەوە زۆر سپاسی ڕێکخراوی داکۆکیشەکەم کە ئەم خۆپشاندانەی ساز کرد بۆ ئەو گەنجانە کە بتوانین قسەی دڵی خۆمان بگەینین بە خەڵکی هەرێمی کوردستان بە ساڵیادی ئێمە لێرە حاضرین بە ساڵیادی سۆرانی مامەحەمە کە 17 ساڵ بەسەر تێپەڕبووە بەسەر ئەوەی کە شەهید کراوە و ئێمە زۆرمان پێ ناخۆشەوە چەرەم جارێمە کۆبینەوە لەسەر ئەم مەسەلەیەوە بڕوخێت دەسەڵاتی یەکێتی و پارتی گەندە ئەمڕۆوەکو کۆمەڵێک گەنجی دانیشتوی شاری لەندەن و دەوروبەری لێرە کۆبوونەتەوە بۆ یادکردنەوەی یەکێک لە شەهیدەکانی ڕێگەی ئازادی ئەویش سۆرانی مامەحەمەیە من لەم ڕۆژای ئەمەوە بڵێم بەڕاستی سۆران و سەردەشت و کاوە و هەموو شەهیدەکانی ڕێگەی ئازادی کەسانێکی زۆر زیرەک و زۆر وشار بوون چونکە ئەوان پێش زیاتر لە دەیەک پێش ئێستا زانیوان و درکیان بۆ کردووە کەم حکوومەتە هیچ شتێکی لەبارانیە جگە لە پڕکردنی گیرفانی خۆیان نەبێت و دزیکردن نەبێت من ئەمێ ئەوەش بڵێم لەم ڕۆژەیە بەڕاستی مانەوەی ئەم حکوومەتە کارەساتە من ئەمێ ئەوە بڵێم ینی بینە پێشای خۆمان ینی 10 ساڵ 17 ساڵ پێش ئێستا سۆران و سەردەشت و کاوە درکیان بەم شتانە کردووە بەڕاستی مانەوەی ئەمانە لە دەسەڵاتە کارەساتە سەفارەتی عێراق کۆبوونەتەوە بۆ مەبەستی 70مین ساڵیادی شەهیدکردنی قەڵەم سۆرانی مامەحەمە وا دیارە هەمومان نەزانین کە سەرانی یەکێتی پارتی هەمیشە دەستیان سوود بە بەخوێنی ئەم شەهیدانە ئێمە وەکو چالاکوانانی کورد لە بەریتانیا وەکو ڕێکخراوی داکۆک هەستن بە یادکردنەوەی ساڵیادی شەهیدی قەڵەم سۆرانی مامەحەمە لێرەوە سەر و ڕێز و نەوازش دانێنی بۆ شەهیدانی قەڵەم و شەهیدانی ڕێگەی ئازادی سۆرانی مامەحەمە داوای عەدالەتی و چاکسازی و یەکسانیە کرد دەسەڵاتدارانی پارتی و یەکێتی بەرگەی هێزی قەڵەمەکان نەگرت و شەهیدیان کرد لێرەوە پێیان ئەڵێن ڕسوا بن ئێوە مافیان ساڵیادی تیرۆرکردنی سۆرانی مامەحەمە ئێمە وەکو چالاکوانانی ڕێکخراوی داکۆک ئەم خۆپشاندانەمان ڕێخستووە تاوەکو بە حکوومەتی عێراق و یەکێتی پارتی بڵێن سەرشۆڕ بن ئێمە لێرەین بۆی لەسەر ڕێبازی شەهیدی حەقبێژ ڕۆژنامەنووسی حەقبێژ ڕۆژنامەنووسی شاری کەرکووک لێرێن و لەسەر ڕێبازەکەی و بەردەوامە بێت ئێمە ئەوڕۆ وەکو ئەندامی ڕێکخراوی داکۆک هەستین بە ئەنجامدانی چالاکیەک بۆ ساڵیادی ماتەمینی کوژرانی سۆرانی مامەحەمە کە چەندی ساڵ لەمەوە بەربەدەستی چەند حیزبولایەنێکی سیاسی بەداخەوە تیرۆر کرا کە ئێستاشی لەگەڵ بێ بکوژ و بکەرانی ئەو کارە قێزەونە بە سزای یاسای خۆیان نەگەشتون و تەنها سۆرانی مامەحەمە بەڵکو بگرە چەندان ڕۆژنامەنووس و چالاکوانی تر ڕۆژانە تووشی گرتون و کوشتن و ڕفاندن بنەوە لە ساوی دەسەڵاتی حکومڕانی و جوود بنەماڵێ بەداخەوە ئەمڕۆ لێرێن بۆ یادکردنەوەی 17مین ساڵیادی شەهید سۆرانی مامەحەمە و نەفرە لە دەسەڵاتدارانی ئەم کارە قێزەونە دەکرین بۆیە لە کۆتاییدا دەڵێم ئەگەر سۆرانێک تیرۆر دەکەن هەموو قەڵەم بەدەستێک لێتان دەبێتە سۆران ڕۆژی ساڵیادی شەهیدکردنی شەهید سۆرانی مامەحەمەیە کە لەسەر دەستی
باڵتەچیەکانی بنەماڵەی بەرزانی تیرۆر کرا کە بەداخەوە تا ئێستا ئەو کەسانی ئەو کارەیان کردووە نەگیراون لەبەر ئەوەی دادگاکان بە هیچ شێوەیە سربەخۆنین دوژ ئەوە نزیکەی 83 ڕۆژە بێ هەتا ئێستا خەڵکی هەرێمی کوردستان موچەیان وەرنەگردووە کە بەداخەوە لەلایەن هەردوو دەسەڵاتی پارتی و یەکێتیەوە کە خەڵکیان برسی کردو ئەم سیاسەتەش لە ساڵانی ڕابردووە بەردەوام بووە هەتا ئێستا مڕۆک ئەندامانی ڕێکخراوی داگۆ پێرەگردبوونێتەوە لایەتی حەدەمین ساڵاتی شەیدی قەڵەم سۆرانی مام محەممەد کە 17 ساڵ پێش سە لەلایەن دەسەڵاتی کوردیەوە و دەسەڵاتێکی گەندەڵەوە لە بەردەم ماڵی خوددا شەهید کرا دەمانێت لێرە بە دەسەڵات بڵێن ڕاوەستن لە کردنەوەی دەنگی ئازاد و دیدانیکردنی دەنگی ئازاد چونکە دڵنیابن لە هەر شوێنێک لە هەر جێگای دەنگێکی ئازاد کە بکەن لە جێگایەکی دیکە دەنگێکی ئازاد و چەندین سەدان دەنگێکی ئازادی دیکە سەر هەڵدەدات دەمانەوێت لێرەش بڵێن بە شەهید سۆران و سەرجەم سەیدانی قەڵەم بدەین کە ئێمە بەرداوام دەبین لەسەر هەمان ڕێگای ئەوان هەردەگەین بە ئێمەوەکو ئەندامانی ڕێکخراوی داگۆ لێرە کۆبوونێتەوە بە یادی 17 ساڵی شەهیدکردنی سۆرانی مام محەممەد کە بەدەستی چەکدارانی سەر بە حیزبی دەسەڵات تیرۆر کرا و ئەوەی جێدا خاتا ئیساگێ بکوژانی دەستگیر نەکراون لە کاتێکە ئێمە بینین کە ڕۆژانە گەر تۆ بێت و کۆمنتێک قسەیەک بە حیزبی دەسەڵاتدار بە یەکێتی و پارتی بڵێ ڕاستەخۆ دەستگیرەکە یان نەکوژێ و ئێمە ئەمانێ ئەم کەیسی سۆرانی مام محەممەد و کەیسەکانی تر هەمووی بگەێنین بە دادگای مافی نێودەوڵەتی مافی مرۆڤ سای بەنجامدانی ئەم گوربوونەوەیە ئامان دشمان لەم گوربوونەوەی یادکردنەوەی شەهیدی قەڵەم شەهید سۆرانی مام محەممەد و هاوڕێکانی و بەرگریکردن لە ئازادی ڕێکخراوی داکۆک لە بەردەم سەفارەتی عێراق کۆبوونەوە بەمبەستی یادی حەڤامین ساڵێکی تیرۆکردنی شەهیدی قەڵەم سۆرانی مام محەممەد کە بە شێوازێکی زۆر قێزۆنانە لە بەردەم ماڵەکەی خۆیدا تیرۆر کرا بەداخەوە سەرانی عێراق و بنەماڵەی جوت بنەماڵەیەکی پارتی هەمیشە دەستیان سوور بە خوێنی چالاکوان و ڕۆژنامەنووسان بۆ نمونە سۆرانی مام محەممەد و سەردەش عوسمان و کاوەگەرمێنی و چەندانی ئەمڕۆ 17 ساڵ تێبەتە بەڕێ بەسەر شەهیدکردنی سۆرانی مام محەممەد کە مشکە جەواڵدەرەکانی پارتی و بارزانی ئەم دەنگە ئازادیان کب کرد و شەهیدیان کرد و لەبەرەوەی پەردەی لەسەر گەندەڵی پارتی و بارزانی هەڵدایەوە و لەبەردە ماڵەکەی خۆیانە شەهیدیان کرد بۆ ئێمە لێرە کۆبینێتەوە لێرەوە دەڵێن بڕوخێ دەسەڵاتی بارزانی و تاالبانی